کاکە جان گەراج کە هاتی نێرانە بە پارەی خۆن هاتی نێرانە پارەیە دەین لۆ ناسن ئەو کەسانە بگرن کە پارەی وەرەگرن بێرە پارە شوێ وەرەگریتن ئەگەی حکومەتی نیە حکومەت بڕۆ کەسێ محاسەبە بکە کە مە ملیۆنەکی دەدەینێ هەمومان جێ ملیۆن شدە ئەو بەرچ ملیۆنە 2 ملیۆنی دەدرێتێ ئەو گەراجەکە لۆیان دیاری کردبووین نەفی کرابووین لە بچێن دەربووین لە بینی قەبستان و لە بینی پارچی هەر مناسبەک باە گەراج قەپات دەبوو هەرچی نەفەرە نەگەرە سیارە دەتوانی بێتە دەرێ تەکسی نە نەفەر بێتە ژۆرێ نە جێی نوێژی هەبوو نە جێی دەستاوی هەبوو نە مەطعەمی هەبوو نە جێی ئیسراحەتی هەبوو نە جێی ئاو خواردنەوەی هەبوو هەرچی سیارەی دێتێن دەرێ نەفەر نایەتێن دەرێ لەبەرەوەی هەرچی سیارەی تۆ زووبای دنیای هەیە دەو سۆرانیان کردێ کابرا لە ناو بازاری بە 2 نەفەری دەچتە ئاجۆمەرا بە 20,000 ئەگەر حکومەت بەهانایمەوە دێ با لە ناو شاری جێگایەکی وا باشمان بۆ چاپ بکە لەوەی ئەو خەڵکە لێ سوودمەند ببی ئەگەر ئەو خەڵکە سبەینی لێرە بڕوان سوودمەند نەبی باشە ئەدی ئەمە ئەو هەنگوستە بۆ ئەوەمان تێهەری نایە خۆمان ڕوڕەش خوا و پێغەمبەران کردیا لەوەی ئەگەر ئەو خەڵکە لە کوردستانی ئیسیفادە بکە بەڵام ئەمە خۆمان گوناحبار کرد و هیچ ئیسیفادەشمان نەکرد ئەو شوێنە ئی شارەوانیە وەکو شارەوانی دەکرێتە جێگای عارەبانە و جێگای دەستفرۆشەکە ئەوانەی کە لە ناو شاری دەرکراون مارجەکانی بوون بە گەراج درایتە مساتعە ئیشاڵڵا دەو بینیدا خاوێن دەکرێتەوە بە گوێرەی ئەوە چا دەکرێت ئەگەر نەشی کرد ئەوەی درایتە مساتعەی لێ وەردەگرێتەوە وەکو شارەوانی چا دەکرێت